دەڵێن ژینگە ژیانە ئەگەر وایە بۆچی مرۆڤ بەتەنگ ژینگەکەیەوە نایێت بۆچی شتێک گرنگ نییە بەلایەوە کە ژیانی خۆیت ژماری ئۆتۆمبیلەکانە کە بە نزیکی 1,300,000 ئۆتۆمبیلی تێپەڕاندووە کە ئاوەڕۆی شارەکان و ئاوەڕۆی نەخۆشخانەکان هەمویان تێکەڵ دەبن بەداخەوە زانکۆ تا ئێستا مختبەرێک یاخود تاقیگەیەکی بەهێزی وای نییە کە بتوانین پشتی پێ بەستین بۆ تەواوی ئەو توێژینەوانی کە ئەمانەوێت لەو بوارانەیە بکرێت وەکو چۆن زۆربەی داتا و ئامارەکان ڕوون نییە یاخود دەستگایەک نییە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەست دەکەم ژینگەی هەرێمی کوردستانیش تا ئێستا داتایەکی ڕوون نییە کە کاری لەسەرکران ئەو بەرەو پێشچوونە ئابوووریەی کە لەم چەند ساڵی ئاخیردا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆەوە کە بە ڕێژێکی زۆر لە کارگە و لە پرۆژە پیشەسازیەکان بەرهەم هێنران کە ئەمەش خۆی لە خۆیدا بەشێکن لە هۆکارەکانی پیسبوونیشی